بەناوی خوای بەخشندەی میرەبان سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتیان لێبێ بینەران و بیسەرانی خۆشەویست پێ خۆشحاڵین لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژ پێتان دەگەینەوە بۆ هیوایی هەموو لایەک تەندروست باش بێت ڕۆژێکی باش بەڕێ بکەن بۆ هیوایی هەموو لایەکیش پابەند بن بە ڕێنماییە تەندروستیەکان بۆەوەی کە کەمێک لەم دۆخەمان ماوە ئەم ماوە کورتەی کە ماویشمانە بە تەندروستی هەموو لایەک بەڕێ بکەین و دوجار بینەوە ناو کۆمەڵگە و هەرێمی کوردستانیش پارێزراوتر بێت. زۆر سپاس. بینەرانی عزیز لە هەر کوێیەک هەن جوانترین سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم کاکسالار لە خزمەتتانین بۆی کە هەندێک بەرگەوابەتی تایبەتمان بۆ ئامادەکردوون پێشکەشتان بکەین. تەوەری یەکەمی بەرنامەکەمان ئەمڕۆ ڕۆژی ژینگەی کوردستانە، هەر بۆیە لە چەمچەماڵەوە میوانێکی تایبەتمان هەیە بە تایبەتی دەمانوێت قسەش لەسەر ناوچەی چەمچەماڵ و دەوروبەری و بە تایبەتی بازیان بکەین لەوەی کە هەندێک کارگە و پاڵاوگەی نایاسایی تێدایە کە چارەنووسی ئەمانەیە لەم ڕۆژە چیە بێت، چونکە پیسبوونی ژینگە لە هەندێک شوێن وای کردووە هیچ واتایەک بۆ ڕۆژی گیانی ژینگە و ڕۆژی ژینگەی کوردستان بۆ هاوڵاتیان نەماوەتەوە. تەوەری دووەمی بەرنامەکەمان دۆخی ئابووری خەڵک بەگشتی زۆر خراپە، بە تایبەتی کە ئێستا قەدەغی هاتوچۆیەوە کار و کەسابەتی خەڵکەمی وەستاوە. لەو لاشەوە دەچینە ناو مانگی ڕەمەزانی پیرۆزەوە کامەش جارێکی تر خەڵک پێویستی بە هاوکاری زیاترە، بۆیە توێژێکمان هەڵبژاردووە کەم ڕۆ قسەی لەسەر بکەین. ئەویش بارودۆخی ژیانی کەمەندامانە. دەمانوێت بزانین ژیانی کەمەندامان لە ئێستادا چۆنە و ئایا پلانی تازە چی هەیە کێ هاوکاریان دەکاوە چۆن پێویستە هاوکاری بکرێن، کە دوو تەوەری سەرەکی بەرنامەکەمان دەبێت لەگەڵ زانیاری لە ڕێگەی پاملێرەکانمانە وەردەگرین بزانین چ کار و چالاکێک لە شار و شارچەکانی هەرێمی کوردستانەوە بەڕێوە دەچێت ئەمڕۆ، هەروە کۆمەڵێک راپۆرتمان بۆ ئامادەکردون کە پێشکەشتان دەکەین. بۆ هیوای گشت بڕگە و بابەتەکانمان جێگەی سوودی ئێوەی خۆشەویست بێت، وەکو هەمیشە بابزانین کەشوهەوا لە شار و شارچەکانی هەرێمی کوردستان بۆ ئەمڕۆ چۆن دەبێت.
بینەرانی عزیز تەوریەکەمان قسەکردنە لەسەر ژینگەی هەرێمی کوردستان کە ئەمڕۆ ڕۆژی ژینگەی کوردستانە، بەڵام پێشەوەی بچمە لای میوانەکەم لە چەمچەماڵەوە دەچمە لای ڕاپۆرتێک کە پەیامنێرمان جەلال جەباری لەسەر ناوچەی بازیان بە تایبەتی ئامادەی کردووە کە لەوێ هەندێک کارگە و پاڵاوگەی نایاسایی ژینگەی ناوچەکەیان تێکداوەوە بە گشتی مەترسیشن بۆ سەر تەندروستی هاوڵاتیان. با پێکەوە بینێریە و ڕاپۆرتە بین. پاشماوە و تەپ و دووکەڵی ژمارەیەکی زۆر لە کارگە و پاڵاوگەکانی سنووری ناحیی بازیان کاریگەری خراپیان لەسەر سروشت و ژینگەی ناوچەکە دروست کردووە. بوونەتە مەترسی جددی بۆ سەر تەندروستی دانیشتوانی ناوچەکە و تەنانەت کەرتی کشت و کاڵیش. هەرچەندە ژینگە دۆستان چاویان لە دەستی پەرلەمانە کە سنوورێک بۆ کارگە و پاڵاوگەکان دابنێت، بەڵام لە ڕابردووشدا فشار و ناڕەزایەتەکانی خەڵک و ژینگە دۆستان نەیانتوانیوە زیانی کارگەکان ڕابگرێت و پەرلەمانیش نەیتوانیوە کاری پاڵاوگە نایاساییەکان بوەستێنێت. بەزەوەی کە جێگای داخە و تێبینیە ئەیبینی کە ناوچە پیشەسازیەکە کاریگەری هەم لەسەر ژینگەکە کردووە و هەم لەسەر خودی مرۆڤەکانی ئەو سنووری ناوچەی بازیان کردووە. ئێمە لەگەڵەوە بەرهێنانان، ئێمە لەگەڵ کارکردنان، ئێمە لەگەڵەوەی کە دەستی بەرهێنان و کارگەکان زیاد کات و گەنجان و تاکی ئێمە دەست بەکارە. بەس ڕێکارێکی شێت تۆ بێ بە شێوەیەکی تەندروست بیت و تەندروستی هاوڵاتیان و دانیشتوانی ئەو سنوورە لا گرنگ بێت و خزمەت هەم بە ژینگە بکەین و هەم بە گەنجان و خەڵکی ئەو سنوورە، چونکی ئەم دۆخە ئەگەر وا بڕات، ئێمە بەپێ من بە پێ ئامارەکان قساکەم، ئەم دۆخە وا بڕات چەند ساڵێکی تر دەتوانم بڵێم ناوچەی سنووری بازیان بۆ دانیشتن بۆ دانیشتن هەم بۆ مرۆڤ و تەنانەت ئاژەڵەکانیش ئەبێتە بە ناوچەیەکی سەخت. باهۆی تەپ و دووکەڵ و پاشماوەی پیسی کارگەکان چەندین جار خەڵکی سنوورەکە بە خۆپشاندان ناڕەزایەتیان دەربڕیوە، بەڵام تا ئێستا هیچ سوودێکی نەبووە. ئەندامێکی لیژنەی تەندروستی و ژینگە لە پەرلەمانی کوردستان وەک ئاماژەی پێدەکات ئەوەی پێیان کراوە بەرزکردنەوەی ڕاپۆرتێک بووە لەسەر زیانەکانی ئەو کارگە و پاڵاوگانە و چاویان لە دەستی حکوومەتە لێپێچینەوەیان لەگەڵدا بکات. لە ڕێگەی پەرلەمانی کوردستانەوە راپۆرتێکەوە ناڕاستی حکوومەت کردووە بۆی حکوومەت بتوانێت لە ڕێگەی لایەنە پەیوەندیدارەکانەوە کارێک بکات کە پاشەڕۆ زیان بەخشەکانی کارگەکان زیانی ڕاستەخۆی لەسەر دانیشتوانی ئەو ناوچەیەوە تەواوی کوردستان بە شێوازێکی گشتی نەبێت. بۆیە ئەمە کارێکە لیژنەی تەندروستی لە پەرلەمانی کوردستان و لیژنەی تەندروستی و ژینگە و مافی بەکاربەرکاری لەسەر کردووە بە تەکید نەتیجەی دەبێت بەهۆی ئەم بارودۆخی کۆرۆناوە ئەتوانین بڵین تۆزێک کارەکان دواکەوتووە، ئەو نەتیجەی دەبێت و دەبێت سەرجەم کارگەکان بە شێوازی زانستی و بە شێوازێک بێت کە لایەنی کەمی زیانی هەبێت بۆ تەندروستی ناوچەکە. لە سنووری ناحیی بازیان 184 کارگە و پاڵاوگەی نایاسایی بە جیاوازی جۆر و قەبارەیانەوە بوونیان هەیە. ڕۆژ بە ڕۆژیش دروستکردنی کارگە و پاڵاوگەی جۆرا و جۆر لە سنوورەکەدا ڕوو لە هەڵقشانی زیاترە. ئەوەش وای کردووە ڕۆژی ژینگەی کوردستان هیچ گرنگیەکی بۆ دانیشتوانی ناوچەکە نەبێت. جەلال جەباری تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ ناحیی بازیان. بەڵە بەڕێزان وەکو باسمان کرد ئەمڕۆ ڕۆژی ژینگەی کوردستانە، هەڵبەتە لە هەرێمی کوردستان پابەندیە ژینگەیەکان زۆر بە ئەستەم جێبەجێ دەکرێت، چ لەلایەن هاوڵاتیانەوە ئەو هۆشیاریەمان بەداخەوە لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی بە حکمیەوەی تەنانەت لە پرۆگرامی خوێندنیشە تازە بە تازە چەند بڕگە و بابەتێکی ژینگەیی لە ناوەندەکانی خوێندن بە تایبەت لە سەرەتایی ئەخوێنرێت. ئەو هۆشیاریە ژینگەییەمان نەبووە. دوجاریش حکوومەتی هەرێمی کوردستان و سێکتەرەکانی تایبەتمەند بە بواری ژینگە زۆر لاوازن. تەنانەت لە یەکێک لە کابینەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتێکی تایبەت و مختص کە درا بە کۆمەڵی ئیسلامی ئینشاڵڵا نەبم بەڵام پێشوە دەستە بوو، بەڵام لە کاتی خۆشیە وەزیرەکەی کۆمەڵی ئیسلامی بوو کە وەزارەتی ژینگەی خستە سەر پێ و بۆ یەکەم جار کردی بە وەزارەت. بە تاکید گرنگێکی باشی بوو. دوجار لە دوای ئەو کابینەیە هەم دیسان کرایەوە بە دەستە کە بەداخەوە لە دنیاە کۆنفرانسی گەورە لەسەر ئاستی
کەسی یەکەمی وڵاتان هەموو ساڵێک دەبەسرێت لەسەر ژینگە بەڵام لە هەرێمی کوردستان ئەو پابەندیەمانە لەگەڵ ئەوەشدا دەستڕۆیشتووەکان پارەدارەکان هەموو ساڵێک سێکتەری پیشەسازی دەستخستنی پارەی شەخصی وا دەکات پابەند نەبن بە ڕێنماییە ژینگەیەکان کارگەی زەبەلاح دەکرێتەوە بەبێەوەی هیچ پابەندیەکی ژینگەی ڕێگەپێدانی هەبێت ئەمانەوەی ئەمڕۆ تیش بخێنە سەر ئەو خاڵانی کە پێویستە بۆ ژینگەی هەرێمی کوردستان وەکو هاوکارم جەلال باسی کرد میوانێکمان لە چەمچەماڵەوە لەگەڵا کەویش بەڕێز کاک سلێمان جەرجیس پسپۆڕی بواری ژینگەیە کاک سلێمان سڵاوی خوا لێبێت زۆر سپاس بەوە دەرفەتە ئەگەر لەوە دەست پێ بکەم ئایا لە ئێستادا ژینگەی کوردستان چۆن هەڵەسەنگێنن و تا چەندە ئەم ڕۆژە بۆ خەڵک جێگەی بایەخە و خەڵک هێندە وشیاری هەیە کە ئەم ڕۆژە لای خۆیەوە بنووسێتەوە یاخۆت لەم ئەم ڕۆژەی هەمیشە لەبیر بێت سڵاو ئێوە سوپاستانەکەم بەدڵنیایەوە ئەمڕۆ کە ڕۆژە ژینگەی کوردستانە پیرۆزبایی لە کۆمەڵانی خەڵکی کوردستانەکەم هیوادارم لە ساڵانی ئایندەدا باشتر بە شێوازی ڕێکوپێکتر ئەم جۆرە یادانە بە تایبەتی یادە ژینگەیەکان بکرێتەوە. بەڕاستی بایەغدانی بەم ڕۆژە ئەتوانین بڵێن وەکو پێویست نییە چ لەلایەن لایەنە پەیوەندیداری حکوومیەکان چ لەلایەن کۆمەڵانی خەڵک و ئەتوانین بڵێم کە وشیاریکی تایبەت نییە ناساندنی ڕۆژەکە نییە هەچەندە ڕێکخراوە ژینگەیەکان ئێمە چالاکۆنانی باری ژینگە ڕێکخراوە ژینگەیەکان هەوڵی زۆرمان داوەکە بتوانین ئەم ڕۆژە بناسێنین بەڵام ئەمەش وەکو پێویست نەبووە ڕۆژەکە نەناسراوە لەلای خەڵک نایناسیە هیچ گرنگە و بایەخپێدانێک نییە لە لایەنە جیاوازەکانەوە بۆ ژینگەم چ ڕۆی ئەعلامیەکە چووە ڕۆی حکوومیەکە چ ڕێکخراوەکە تو بڵێن بەو شێوازە نیە کە خەڵکێک وەکو بۆنەوە یادێکی تر ڕۆژی ژینگەی کوردستانیش بناسێ بەداخەوە ژینگەی کوردستان ئەتوانین بڵێن ژینگەیەکی خراپە لە ئاستی تموحی چالاکۆنانی ژینگە پسپۆڕانی بواری ژینگەیە نییە کە بڵێن ژینگەیەکی پخۆ ژینگەیەکی تەندروست ژینگەیەکی سەلامەتمان هەیە بەو شێوەیە بەداخەوە لەگەڵ ئەوەی شاکە ژینگەیەکی پاک و تەندروست و پخوتمان نییە بەداخەوە لایەنێک جیهەتێکی معنی وەکو پێویستیش نییە لەلایەن حکوومەتەوە وەکو جەنابتان ئاماژتان پێکرد وەزارەتی ژینگەمانە بدوێت بۆ دەستەی ژینگە کە بەداخەوە وەکو پێویستەکە بڵێن ڕۆتان ڕۆڵی خۆشی ناگەڕێم و هەم فەرمانگە ژینگەیەکان کە لە پارێزگاکانە هەیە ئەتوانین بڵێن وەکو پێویست نەیانتوانێت بەتایبەتی لە ڕۆژێکی ئاوایە کە بتوانرێت ڕۆژی 16 چوار ڕۆژی ژینگەی کوردستانە بناسرێن لێ بە دەوروبەر بەداخەوە ئەمە نەکراوە بۆ پێویستیم بە پلانی باشتر کاری باشترەیە بۆ بتوانین هەم ڕۆژەکە بناسێنین هەم لەلایەن خەڵکەوە گرنگیدانی زیاتری پێ بدرێت. زۆر باشە کاک جەرجیس پێویستە چی بکرێت لە سەرەتا ئێمە کۆمەڵگەیەکین تازە دەکرێنەوە بەڕووی جیهانیشە پێویستە ئەو خاڵە سەرەکیانە چییە بۆی کە لە لای تاکی هاوڵاتیان پابەندیە ژینگەیەکانیان هەمیشە لە یاد بێت چۆن ئێمە بۆ نمونە بەشێک لە ڕێنمایەکانی هاتوچۆ هەمیشە لە یادمانە کاتێک شۆفێری دەکەین لە هەمان کاتیشدا پێویستە تاک چۆن ئەو ڕێنماییانە لە یادی بێ ئەرکی شێ ئەم خاڵانە کاتە خاڵی سەرەکی بۆی لای هەموو هاوڵاتیەکە و هۆشیاری بۆ دروست بێت. بەڵێ خۆی گرفتەکە لەوەیە کە وشیاری لە لای خەڵک بە عام وشیاریەکان بەگشتی تابەتی وشیاری ژینگەیی لە لای خەڵک نییە پابەندبوونەکان نییە ئەوەی کە پێویستە ئێمە بکەین پێویستە لە بچووکترین ناوەندەکانی خوێندنەوە کە دایانگە و بەختی ساوایانمان هەیە لێەوە دەست پێ بکەین هەتا وەکو بەرزترین ناوەندەکانی خوێندن کە زانکۆ پەیمانگەکانە گرنگی بە ژینگە بدرێن لایەنە پەروەردەیەکە زۆر گرنگە بەڕێزان بەداخەوە لەلای ئێمە لایەنە پەروەردەیەکە فەرامۆش کراوە هەتا ئێستا لە پرۆگرامەکانی خوێندنی ئێمەدا بە پێی پێویست بە گوێرەی ئەوەی کە بڵێن زەرور و گرنگە بەداخەوە ناوەندەکانی خوێندندا باسی ژینگە نەکراوە. ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە من ئاگاداری هەوڵەکانم کە پرۆگرامێک ئامادە کراوە پرۆگرامەکە بەناونیشانی کارامەی و بەها کۆمەڵایەتیەکان کە بەشێکی لەوە باسی ژینگە و هۆشیاری ژینگەیی ئەەکەم کە ئەمساڵ لە ناوەندەکانی خوێندندا بەتێز بوو
ئینشاءڵڵا بۆ ساڵی داهاتوو لە پۆلی چواری بنەڕێتەوە تا پۆلی دوانزەی ئامادەیی ئەکرێتە پرۆگرامێک لەلایەن وەزارەتی پەروەردەوە بە زۆر کە من خۆم پرۆگرامەکەم بینیوە هێشتا ئەتوانین بڕێن باسکردنی لایەنە ژینگەیەکان هۆشیاری ژینگەیەکان لە ئاستی تمۆحی ئێمەیە بۆ پێویستبوونی ئەم بارودۆخی ئێمە ئەتوان بڵێن ئەو گرنگی پێدانی بە زۆر بەهای تر دراوە بەهای کۆمەڵاتی تر گرنگە بەس بەها ژینگەیەکەیش بە تایبەتی گرنگە بۆ ئێمە چ لە ڕۆ تەندروستیەکەی وە چ ژینگە وەکو خۆی بۆیە یەکەم پێویستە ئێمە لە لایەنی پەروەردەوە لە پرۆگرامەکانی خوێندندا جێگە بکەینەوە هەروەها پێویستە لایەنە ڕۆشنبیریەکان وەزارەتی پەروەردە ڕێکخراوە ژینگەیەکان حکوومەتی هەرێم هەموو شوێنە جیاجیاکان بەگشتی هەوڵی ئەوە بدەینی ئێمە بە هەمومانەوە وا بکەین تاک هەست بە بەپرسیارەتی بکە بەرامبەر بە ژینگە ئێتە چێ حکوومەتی هەرێم لە ڕێگەی غرامە و دەرکردنی یاساوە وەکو بەڕەسەن ئاماژتان پێکە کە چۆن گرنگی بە ڕێنمایەکانی هاتوچۆ سەلامەتی هاتوچۆ ئەدەین کە لەوێ زۆری بۆی پابەتبوونی بە غرامەکانەوە کە لە بۆی هاتوچۆیە دانراوە چه حکوومەت ئەوە بکەم چ ڕاگەاندنەکان چ ڕێکخراوە ژینگەیەکان چ لایەنە ژینگەیەکانی تر کە لە هەوڵ هەوڵی ئەوە دابین بتوانین بە پرسیارەتی لە لای تاو دروستکەین لە ڕووی ژینگەوە زۆر باشە دەمەوێت بپرسم من چۆن گرنگی بە ژینگەی ماڵەکەی خۆم ئەدەم ئەمەوێت بپرسم ئەگەر من وەکو تاکێک ڕاستە بەرپرسیارم لەوەی کاگەر کلێنکسێکی دەستیشم لە ناو تۆمبیلەکەەوە فڕێ نەدەم یاخود لە ماڵەوە بزانم چۆن مامەڵە لەگەڵ پاشماوەکانی ناو خۆراک ئەم لاولا چۆن مامەڵە لەگەڵ ئەمانەیە بکەم ئایا تاکێک چی بکە کاتێکە لە ناوچەی بازیان سێری تەپ و دووکەڵی کارگەکان دەکا سێری پاشماوەی پاڵاوگەنە یاساییەکان بکە سێری حاویەکەی تانجەرۆ بکە کە زۆر جاربینی ومانە لە هەوینە چۆن سوتا و تەپ و دووکەڵەکەی هاتووە بەسەر سلێمانیا کاتی ئەمە ببینێت تا چەندە دەبێت دڵی خۆش بێ و پابند بێ بە ڕێکارە تایبەتە شەخسیەکانەوە کە پارێزگاری لە ژینگە بکە. بەڵێ بەداخەوە ئەوە هەیە ئێمە گەسەی نەوەچی تانجەرۆ سەیری بازیان بکەین کاتوانین دوو لای گرنگی پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستانیان گرتووەم کە بەداخەوە ئەگەر چەند ساڵێکی تراوە بڕوا کارەسات لەو ناوچانەیە خەڵقێنەوە تایبەتی لە سنووری پارێزگای سلێمانیشەم وەکو پێویست چەندین ساڵی ئێمە هاوارەکەین بۆ دوو ناوچەیە بە تایبەتی ناوچەی بازیان بەداخەوە وەکو پێویست حکوومەت ئاوەڕی لێرە داوەتەوە کێشە و گرفتی زۆر ڕوبەڕووی هاوڵاتیان لە ڕووی تەندروستی و سەلامەتی ژینگەییەوە بۆتەوە لەگەڵ تام ئەمانە هەیە ئەمانە گرفتی گەورەیە بەڵام بەس ئەگەر ئێمە مەترسی و گرفتەکان پۆلێن بکەین ئەوانە مەترسی و گرفتی گەورن لەگەڵ ئەوە مەترسی و گرفتەکانی تر ئەوانی کە ئەتوانێت هاوڵاتیان خۆیان گرنگە خۆیان ڕساوی پاک و خاوێنی بکەن گرنگە پاک و خاوێنی بدەن پاک و خاوێنی پارێزن هەر لە شوێنی نیشتەجێبوونەوەکەیەوە دەرەوە شوێنی کارەکەی شوێنی هاتوچۆکەی باخچەکان دەوروبەری خۆمان گرنگیدان بە ڕێژەی سەوزایی ئەمانە کاری هاوڵاتی ئەتوانی بکەم حکوومەت کەم تەرخەم بووە حکومت نەیکردووە حکومت گوێی لە هاوار و فشار و ناڕەزایەکانی خەڵک و چالاکوانانی باری ژینگە نەگرتووە ڕاستە ئەمانە بەڵام بەس ئێمە نابێت دەسەوستان بۆ وەسی لە بەرامبەر ئەمانەدا بڵێن ئەمانە نەکراوە ئێمە نابێم کۆمەڵ ڕێگە خۆپارێزی تر نەکەین بۆ خۆمان زۆر گرنگێ بە خۆپارێزی هەم لە ڕووی تاکەوە هەم خۆپارێزی کە لە ڕووی شوێن و دەوروبەری شوێنی نیشتەجێبوونمانەوە هەروەها هۆشیارکردنەوەی تاکەکان ئەگەر حکومەت ئەو کارانی نەکردووە ئێمە بهێریەک و دەرەی خۆمانەوە مناڵەکەمان بێ قوتابیەکەمان بێ هەر کەسێکمان بێ هەوڵی ئەوە بدەین کە وشیاری بکەینەوە کە بتوانێت ژینگەی دەوروبەرێکی خۆی بپارێزیم ئەم کارانی هەمومان سەر ئەنجام وا ئەکات کە گرنگیدان بە ژینگەم لە ناو کۆمەڵگاکەماندا بەرەو گەورەتر بڕوە بەرەو باشتر بڕوە وا ئەکا ئێمە کادری ژینگەیی پەروەردەیی ژینگەییمان هەبێم لە ناو کۆمەڵگادا ئەمانە ئومێد دەکەم هەموو وا بکا کە فشارەکان گەورەتر بێ لەسەر حکومەت بووی کە ئەو ئێهمالیە بەتایبەتی ئەو بێباکیی کە هەیەی بەرامبەر بە ژینگەم بەتایبەتی وەکو دوو ناوچەکە و کوێنمونە لە بەرنامەکەی هێناومانەوە ناوچەی تەنجەرۆ زۆنی بازیان کە بەداخەوە بوونەتە مەترسیەکی گەورە بۆ سەر ئەم ناوچەیە کە وەکو باسمان کرد لە چەند ساڵی داهاتوودا تەمەناکەی وانە بێم کارەساتی گەورەی خۆڵخێنیە ئەگەر حکومەت ئەم بێباکی بەم شێوازە هەبێم بۆیە ئێمە ئەوەی لەسەرمانە پێویستە ئێمە وەکو تاکەکانی خوارەوەی لە ناو کۆمەڵگام هۆشیاری زیاتر بڵاو بکەینەوە زۆر باشە سلێمانەکان لە باخچەکان لە ماڵەکانی خۆیاندا گرنگی تایبەتی بە ژینگە بدەن ئەمەوێت بپرسم کە لە هەرێمی کوردستان لە ڕووی ستانداردە جیهانیەکانەوە تا چەند ژینگەی هەرێمی کوردستان چ لە ڕووی سەوزاییەوە چ لە ڕووی پابەندیە ژینگەیەکانەوە ستانداردێکی جیهانی وەرگرتووە؟
نەخێر بەداخەوە ناتوانین بڵێن گەشتە ئاستی ستانداردی جیهانی لەبەر ئەوەی گرنگیدان بە بواری ژینگە لە هەرێمی کوردستانە وەکو پێویست نەبووە چ لەلایەن حکوومەتەوە کە نەیتوانی و هەروەها ئەو شێرشی کە لایەن هاوڵاتیان نەبووە ئەم هەردوو بوارە وای کردووە کە ئێمە نەتوانین لە ئاستی ستانداردە جیهانیەکان نەبین چ لە ڕووی ڕێژەی سەوزاییەوە لە هەرێمی کوردستان چ لە ڕووی پابند بە ژینگەیەکان ڕێنمایە ژینگەیەکان گرنگیدان بە ژینگە لە هەرێمی کوردستان بۆ ئێمە کاری زۆر لە بەردەستمانایە بۆ ئەوەی کە بتوانین لە پێناوی سەلامەتی تەندروستی هاوڵاتیان لە پێناوی دابینکردنی ژیانێک لەو ژینگەیە کە خۆمان تێداین ژینگەیەکی پاڵ و تەندروست و سەلامەتمانە بێ کاری زۆرمان ئەبێت بەداخەوە نەخێر لە ئاستی ستانداردە جیهانیەکان دانیە هەرێمی کوردستان لە ڕووی گرنگیدان بە ژینگە و هەروەها لە ڕووی ڕێژەی سەوزاییشەوە. زۆر سپاس بۆ بەڕێز سلێمان جەرجیس پسپۆڕی بواری ژینگە و ژینگە دۆست کە لە چەند چەماڵەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ زانیاریەکانت. زۆر سپاس بەڵە بەڕێزان ناوبڕێکمان هەیە و دواتر بەردەوام دەبین لەگەڵتان. بینەرانی عزیز دەچینە لای بڕگەی یادەوەری با پێکەوە بینەریە و بڕگەیە بین بزانین گرنگترین ڕوودا و مێژوەکانی ڕابردوو کە لە بەرواری 16 چواری ساڵانی ڕابردوودا ڕوویان داوە چین ئاشناتان دەکەین پێیان. شانزەی چواری هەموو ساڵێک دیاریکراوە بۆ ڕۆژی ژینگەی کوردستان و پاراستنی ژینگە و هۆشیارکردنەوەی تاکەکانی ژینگە لە پاراستن و گرنگی ژینگە هۆکاری دانانی ئەو ڕۆژە بۆ ڕۆژی ژینگەی کوردستان بە پێچەوانی ڕۆژی جیهانی ژینگەیە داگەڕێتەوە بۆ یەکەم هێرشی کیمیایی ڕژێمی پێشووی عێراق بۆ سەرگوندی شێخ وەسانی دۆڵی بالیسان. شانزەی چواری ساڵی 1970 لە دایکبوونی هونەرمەندی کۆمیدی چارلی چاپلن لە شاری لەندەنی پایتەختی بەریتانیا و 5 ساڵ دوای لە دایکبوونی باوکی کۆچی دوایی دەکات و دەرگای نەهامەتی و هەژاری بەسەر خۆی و دایک و براکەیدا دەکرێتەوە و لە یادداشتەکانیدا ئاماژە بەوە دەکات کە هۆکاری بەرەوچوونی بۆ کۆمیدیا و سینەما تەنها هەژاری و نەبوونیەکەی بووە. چارلی چاپلن لە ڕێی کۆمیدیایەکی بێدەنگەوە توانی هەزارەها پەیامی جوان و مرۆڤ دۆستانە بگەێنێتە جەماور و کاربەدەستانی جیهان و پەنجە بخاتە سەربرین و ئازارەکانی مرۆڤایەتی. شانزەی چواری ساڵی 1970 دوای ڕوخانی دەسەڵاتی قەیسەر لە ڕووسیادا ڤلادیمیر لینین دەگەڕێتەوە شاری بیترۆگرادی پایتەخت بۆ سەرپەرشتی و گرتنە دەستی شۆڕش و ڕاپەڕینەکەی ئەو وڵاتە کە پاشتر بە شۆڕشی ئۆکتۆبەری بەلشەفی ناسرا و لینین ناوی پایتەختەکەشی گۆڕی بۆ لینینگراد. لینین دوای شۆڕشەکەی تەواوی کۆمارەکانی ڕێخست و بە ناوی کۆمارەکانی یەکێتی سۆڤیەتەوە وڵاتێکی نوێی ڕاگەیاند و بانگەشەی یەکوومەتی و یەکوڵاتی بۆ هەموو جیهان دەکرد و لە ماوەیەکی کەمدا دەسەڵاتی بەرامبەر بە تەواوی زلهێزانی دنیادا پەیدا کرد. بەڵام سەرنجام ساڵی 1901 بە یەکجاری هەرەسی هێنا و کۆتایی بە یەکێتی سۆڤیەت هات لە سەردەمی میخائیل گۆرباتشۆڤدا. شانزەی چواری ساڵی 1948 ڕاگەیاندنی دروستبوونی دەوڵەتی جوولەکە لەسەر خاکی پیرۆزی فەلەستین دوایستەم و نادادێکی زۆری خاچپەرستەکان و زایۆنیستی جیهانی و هێنانی جوولەکە پرش و بڵاوەکانی وڵاتان بۆ ئەو دەوڵەتە تازە دروست بووە و هەر ئەو ڕۆژەش دانراوە بە ڕۆژی سربەخۆی ئیسرائیل و لە بەرامبەریشدا خەڵکی فەلەستین ئەو ڕۆژەیان ناوناوە ڕۆژی نەهامەتی فەلەستین و ساڵانە هەوڵ دەدرێت بۆ گێڕانەوەی خاکی پیرۆزی پێغەمبەران و قودسی پیرۆز بۆ ژێر دەستی موسڵمانان و سنووری فەلەستین. شانزەی چواری ساڵی 1986 کۆچی دوایی شاعری ناودار و جواننووسی کوردی ڕۆژهەڵات مامۆستا هێمن مکریانی لە تەمەنی 65 ساڵیدا و لە شاری ئۆرمیە. هێمن ناوی تەواوی محەممەد ئەمین شێخولئیسلامی مکریان بووە. هێمن یەکێک بوو لە دەنگە ڕەسەنەکانی کورد. ساڵی 1921 لە مەهاباد لەدایک بووە. بەشداری کارای کۆماری کوردستان بوو و شێعری بۆ کۆمار و پێشەواکەی هۆنیوەتەوە. ناڵەی جودایی و تاریک و ڕوون و دیوانی هێمن و توحفەی مزەفەریە لە بەرهەمەکانی مامۆستا هێمن مکریانین. شانزەی چواری ساڵی 2016 کۆچی دوایی شێخ محەممەد ئەیوب
پێشنوێژی مزگەوتی پێغەمبەری پێشەوا درودی خوای لێبێت لە شاری مەدینە و لە تەمەنی 64 ساڵیدا و ناشتنی تەرمەکەی لە گۆڕستانی بەقیع. شێخ محەممەد ئەیوب ماوەی 7 ساڵ شەرەفی ئەوەی پێبڕاوە کە ببێتە پێشنوێژی مزگەوتە پیرۆزەکەی پێغەمبەری پێشەوامان درودی خوای لێبێ و خزمەتێکی بەرچاوی با مسلمانان کردووە. ناوبراو ساڵی 1952 لە شاری مەکەی پیرۆز لەدایک بووە. ناوبراو لە بنەچەدا خەڵکی بۆرمایە و بنەماڵەکەی بەهۆی ستەمی سەر مسلمانانەوە کۆچیان کردووە بەرەو سەعودیە. ناوبراو ساڵی هەفتاکان تەواوی قورانی پیرۆز لەبەر دەکات و بەهۆی کاریگەری و بە چێژی دەنگیەوە دەبێتە پێشنوێژی مزگەوتی پێغەمبەری پێشەوا درودی خوای لەسەر بێت. بینەرانی عزیز، تەوری دووەمان قسەکردنە لەسەر بارودۆخی ژیانی کەمەندامان. ئەگەرچی لە ئێستادا ئەوەی کە موچەیەکی فەرمی لە حکوومەت هەرێمی کوردستاندا نەبێت کە بەشی بژێوی ژیانی خۆی بکە لەبەر قەدەغەی هاتوچۆ و وەستانی کار و کەسابەت و بازار، ئێستا هەمووی بارودۆخی ئابووریان خراپە. تەنانەت موچە خۆرەکانیشمانە ئابووریان خراپە، چونکە موچە بووەتە 50 ڕۆژ 60 ڕۆژ جارێک ئەو کات موچەیەک دابش دەکرێت کە ئەمەش بۆ خۆی گرفتی زیاتری تەنانەت لە ڕۆژانی یاسایی موچە خۆران زیاتر گرفتی دابینکردنی بژێوی ژیانیان هەیە تاوەکە ئەو کەسانی کە کاری ئازاد دەکەن. بۆیە تەوەریەم ڕۆمان تەرخان کردووە تایبەت بە بارودۆخی ژیانی کەمەندامان. بەڵام پێشەوەی بچینە لای بابەتەکەمان، فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کوردستان بەردەوامە لە گەیاندنی هاوکاریە خێرخوازەکانی بۆ خەڵک بەبێ جیاوازی کە لەو بارەوە ڤیتیەکمان ئامادەیە کە هاوکاریەکانی گەیاندۆتە چەند گوندێک واروها ڕێکخراوێکی تایبەت بە کەمەندامان. با پێکەوە بینێرەوە ڤیتیە بین. دەستخۆشیتان لێکەین. فراکسیۆنی کۆمەڵکە هاتوون هاوکاری گوندەکانەکەن بۆ ئەو سەبەتە خۆراکیەکە کە هێناویانە. بەڕاستی ماندووبوونێکی زیاتری ویستۆ، چونکە لە سلێمانەوە هاتون بۆ گوندەکان ماندووبوونێکی زیاتر و کاتێکی زیاتری ئەوێ بۆ ئەوان. نمونەیان زۆر بێ سپاسیانەکەین سەرکەوتوو بن. 9 ماڵیان تقریبان لە گوندی چاڵاو بوو، ئەویتری لە گوندی هەڵەدنە. ئەو ماڵانن کە زۆر محتاجن کە ئیشوکاریان نیە، پیاوکە بۆ نمونە کرێکارەی سەکرێکاری ناکە، ئیش وەستاوە یاخود ئیشوکارێکی تایبەتی هەبوو ئیسە ناتوانێت ئیشەکە بکە. بۆیە بۆ ئەو کەسانەمان زیاتر دیاری کردووە کە پێویستیان زیاترە. زۆر سپاسی بەڕێز کاک عەبدولستارەکەین و وەکو فراکسیۆنی کۆمەڵ کە توانی دەستی هاوکاری بگەیەنێتە کەمەندامانی ڕێکخراوەکەمان، لەبەرەوەی کەمەندامان لەم زروفەدا پێویستیان بە هاوکاریە لە کەسانی ئاسایی زیاتر، لەبەرەوەی وەزعەکە ئێستا بۆ هەموو کەس ناهەموارە بۆ ئەوان زیاتر پێویستیان بە هاوکاریە و ئێمە وەکو کۆمەڵەی ڕۆژ ئەتوانین ئەم هاوکاریانە بگەینە بەردەم ماڵی کەمەندامان بێ ئەوەی ماندویان بکەین بەڕێزەوە بیان نینێ. هیواداری نمونەی کاک عەبدولستار و فراکسیۆنەکەیان زیاد بێ و دەستخۆشیتان لێکەین. ئێمە فراکسیۆنی کۆمەڵ لە هەڵمەتی دابشکردنی سەبەتی خۆراک بەسەر هاوڵاتیاندا خۆشبەختانە لە هەموو شار و شارچکەکانی هەرێمی کوردستان نزیکە 7000 سەبەتی خۆراکمان بەسەر هەژاران و کەم دەرامەتدا دابش کردووە. لێرەوە مەوێ دەستخۆشی لە هەموو خاوەن سەرمایەکەم کە توانیانە هاوکاری کەمپینەکەمان بن. ئەمڕۆژ لە شاری سلێمانی 250 سەبەتی خۆراکمان دابش کرد و لە چوارچێوەی دابشکردنی سەبەتی خۆراکدا سەردانی 2 گوندی هەژارنشینمان کرد بە ناوی گوندی چاڵاوە و هەڵەدن لە دۆڵی جافای
تایەتی لە شار باژێر و سەبەتی خۆراکیشپان پێشکەش بە ڕێکخراوی ڕۆژ کرد کە لێرەوە مەوێ دەستخۆشی لە هەموو خێرخوازان و خێرومەندان بکەم کە لێرە واڵەمی شاڵە لە مانگی پیرۆزی ڕەمەزانیش داخوا پشتیوان بێ پرۆژۆ کەمپینەکانمان بەشدار دەبێ بۆ گەاندنی سەبەتی خۆراک بە ماڵە هەژار و نەدارەکان. بینەرانی عزیز دەچینە لای سەرەکیەکەی بەرنامەکەمان بارودۆخی ژیانی کەمەندامان لام کات و ساتەدا چۆنە کە میوانداری خات و ئەسمەر ستار ئەندامی دەستەی باڵای کۆمەڵەی ڕۆژمان کردووە کە تایبەتە بە خزمەتکردنی کەمەندامان. ئەسمەرخان زۆر سپاس بۆ دەرفەتە بەخێر بیت. زۆر سپاس بۆیەوە سڵاو بۆ بینەران و بیسەرانی تیڤی پێیان. زۆر سپاس. خات وەسوەر بەخێر بێن. ببورە جەلال. هەمیشە لەم بارودۆخانەدا یەکێک لەو چینانەی زۆرترین بەرکەوتەی دەرونیان توش دەبێت لە حاڵەتی لەم شێوەدا بە تایبەت کە ئێستا دۆخی جیهان دۆخێکی چاق بەسووی ئابووریە لەو چینەش چینی کەمەندامانن. ئێوە بەرکەوتەتان ڕاستەوخۆ لەگەڵ ئەم چینەیە هەیە. لە ئێستا ژیان و گوزەرانی کەمەندامان بە تایبەت لەم بارودۆخەیە حکومەتەوە هیچ هاوکاریەکانی ئەبینین چۆنە ژیان و گوزەرانیان ئی خێزانەکانیان ئی خۆیان حاڵەتی دەرونیان چۆنە؟ بەڵێ بەگشتیە توانم بڵێم خراپە بەهۆی ئەوەی کە حکومەت هیچ باکی نییە بەوەی کە تاکەکانی کۆمەلگا چۆنەژین چۆن ژیان بەڕێوا بن و کەمەندامانیش چۆن تاکێکە لەم کۆمەلگایە لە خراپیەکانی حکومەت پشتێکی زۆر بەر کەسانی کەمەندام کەوتووە بەهۆی ئەو ئیحمالکردنەوەی کە لەلایەن حکومەتەوە هەیە و ئێستا تایبەت ئەم زۆرۆفەی کە بەهۆی ڤایرۆسی کۆڤید 19 دروست بووە لە جیهانە و لە کوردستانە بە تایبەتی بارێکی ناهەمواری زۆری دروست کردووە لەبەرەوەی تاکی کوردی هیچ بەبێ بە توانای خۆی بژی هیچ حکومەت هاوکاریەکی ناکە حکومەت ژیانی بۆ دابین ناکە پێویستە ژیانی لەسەر ئەو داهاتە ڕۆژانی خۆیەتی کە دەستیەکەوێ بێگومان کەسانی کەمەندام شتاکێکی کۆمەڵگان کەواتە ئەو گرفتانیان هەیەەوە بۆ کەسانی کەمەندام گرفتەکە قورسترا بەهۆی ئەوەی پێداویستی زۆر گرنگی هەیە کە ئەتوانم بڵێم لە خۆراک گرنگترە بۆ کەسی کەمەندام بەهۆی بارە تەندروستیەکەیەوە کەمەندامی وامان هەیە مانگانە پێویستی بە عیلاجە بە 240,000 یعنی من دوێنێ سەردانی ماڵێکم کرد مناڵێکی کەمەندامیان هەیە و مناڵەکە بێ باوکە دایکی وتی ئەگەر بێت و هیچ نەخۆین بەس هەموو مانگێک 240,000 پێویستە بۆ عیلاجی مناڵەکەم جگە لە بابەتە پاکەرەوەکان کە بۆ ئەو مناڵە بەکاری ئەهێنێ و پێویستیەتی ئەمانە لە نان زەڕورترن بۆ ئەو مناڵە کە پێویستە بۆی بەکاربێ ینی حکومەت هیچ باکی نییە لەم وەزعی کە دروست بووە ئێمە و کوڕێکخراوەکان توانیمانە لە ڕێگەی کەسی خێرخوازەوە لە ڕێگەی کەسە سیاسێک بەڕەحمەکانەوە کۆمپانیاکان بتوانین هاوکاری هیچ نەبێ هاوکاریەکی خۆراک کە بەشی 12 ڕۆژی ماڵێک بکە ئێمە بتوانین بەڕێزەوە بگەینە بەردەم ماڵی ئەو کەسە کەمەندامانە و پێشکەشیان بکەین بەداخەوە کە حکومەت هیچ هاوکاریەکی نەکردوون وەکو کەسانی ئاسایی کە چۆن موچەکان دواکەوێ ئەچێتە 50 بۆ 60 ڕۆژیان زیاتر کەمتر کەمەندامیش بە هەمان شێوە ئەو بڕە هاوکاری کە تا ئێستا حکومەت بە فەرمی دانی بەوا نناوە کە موچەیە لەبەر ئەوەی ئەم موچەیە هیچ شتێکی لەسەر ناکرێ نەتوانی بۆ عقارات بۆ هیچ شتێک بۆ هیچ زمانێکی نییە ئەم موچەیە ئەو بڕە هاوکاری کە وەری ئەگرێ ئەویش بەو شێوازە خراپەی کە کەمەندام ڕوو لە بانکەکانەکە یا لە شوێنی دابشکردنی موچاکە بە شێوازێکی زۆر خراپ پڕ نەهامەتی هەتاوەکو ئەو بڕە هاوکاریەکەمە وەرەگرێ بەداخەوە ئەبوو حکومەت یەکەم کەس یەکەم کاری ئەوە بوایە کە خەڵکی کەرەنتین کردووە لە ماڵەوە ڕێگری لە بژێوی پەیداکردنیان ئەکا مشوری خەڵکی بخواردایە بەدابینکردنی پێداویستیە سەرەکیەکانی بەس یعنی ئێستا خەڵکی
کۆمەڵگەی کوردی نازانێ فریای چی بکەوێ فریای دابینکردنی خواردن بکەوێ پارەی مۆلیدە بکەوێ خزمەت گوزاریەکانی تری بکەوێ زروفێکی زۆر ناخۆشی دروست کردو و تایبەت بۆ کەمەندامان ئەرکەکان قورسترا ئێمە خۆمان وەکو کۆمەڵەی ڕۆژ هیچ کات پێمان خۆش نەبووە کە مافەکانی کەمەندام کورت بکەینەوە لە پاکێجێکی خۆراکە ئێمە بیبێن ئەوە هیچ نییە بۆ کەمەندامان کەمەندام کێشەی لەگەڵ جێبەجێکردنی یاسایە هەیە کە ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە و هەمیشە و بەردەوامی هەیە ئەگەر کەمەندامان یاساکە وەکو خۆی جێبەجێ بکرێ وەکو یاساکانی جیهان کە چۆنە بۆ کەمەندامان جێبەجێ بکرێ ئەو گرفتانە کەمتر ئەبێ چۆن لە ڕۆی جێبەجێکردنی یاساکان کە کەمەندام موچەکەی باشتر ببێ کەمەندام کەسێکی بەخێوکەری هەبێت لە ماڵەوە هاوکاری بێ و بتوانێت خەمی دەرەوەی نەبێ خەمی پیاکردنی مادەی نەبێ بۆ ژیانی خۆی بتوانێت خزمەتی ئەو کەسە کەمەندامە بکە ینی ئێمەی کەمەندامان ئەگەر بمانوێت تەنانەت بشتین بۆ موچەکەمان پێویستمان بە تەکسیە ینی ناتوانین لە ڕێگاوبانەکانە بە ئیسراحەت هات و چۆ بکەین ناتوانین پاس و هێڵە گشتەکان بەکاربێنین ئەنی هەموو چوونە دەرەوەیەکی کەمەندام زۆر تووشی ناڕەحەتیە بێتەوە ئێمەش وەکو کۆمەڵەی ڕۆژ کە هیچ کات ئەم کارەمان پێخۆش نەبووە بەڵام بەداخەوە بەهۆی ئەم زروفەی کە دروست بووە هەر لە سەرەتای دروستبوونی کەرەنتینەوە کەمەندامان تەلەفۆنیان بۆ کردم ئەسمەرخانباری داراییمان زۆر خراپە پێویستمان بەوەی هاوکاریمان بکەن ئێمە ئەمانەمان بە ئەنداممان وتبوو پێشتر کە ئێمە ئەم کارانە ناکەین لەبەر پاراستنی شکۆی ئێوە لەبەرەوەی کاتێک کە سەرمایەدارێک سەردانی ئێماکە کۆمپانیایەک سەردانی ئێماکە بڕێکی کەم هاوکاری بۆ کەسە کەمەندامە پێشکەشەکە مەرجی ئەوەیە ئەو کەسە کەمەندامە بێتە ڕێکخراوەکە بیهێنیت لەویا کەمەندامەکە تووشی عەزیەتێکی زۆر ئەبێ زۆر جار کەمەندامەکەمان هەیە یعنی بە زروفێکی زۆر ناخۆشەوە دایکەکە هێناوێتی ئەو سەرمایەدارە ئەوە ئەو فڵانە کەسە کە ئەوە یعنی تەواو تۆ هەر ئەوە نەبینیت کەسێکی کەمەندامە ئیتر ناکرێتەوە ورد بیتەوە ئەگەر ئەتەوێ هاوکاریەکی بکەی ئەگەر ئەتەوێ زەکاتەکەی خۆتی پێبێ بەداخەوە کە ئێمە هیچ کات ئەوانەمان پێخۆش نەبووە بەس بەهۆی ئەو بێباکی حکومەتەوە ئێمە ناچار بووین ئەم کارە بکەین ئەگینا هیچ کات پێمان خۆش نەبووە لە بەرەوەی ئەو ڕوبەڕووبوونەوەی ئێمە هەمان بۆ لەگەڵ بەرپرسان و سەرمایەدارەکان نەمانویستووە شکۆی کەمەندام لە کەدار خات وەسمەر لەم دۆخەتە ئێستا ئێوە ئامارێکتان لەبەردەستایە کەمەندامان لە پارێزگای سێمانی ئێوە کۆمەڵەکەتان هەموو کوردستانەوە نیە؟ کۆمەڵی ئێمە کۆمەڵی ڕۆژ لە مەڵبەندی گشتی لە سلێمانیە خاوەنی حەول قودۆن و سینگەی لە سەرانسەری کوردستانە چەند کەمەندام لە هەرێمی کوردستانە ئێستا پێویستی بە هاوکاری هەیە پێویستە هاوکاری بۆ بچێتە ماڵەکەی بێ ئەوەش جیا بکرێتەوە قسەکەم زۆر جوان کۆمەرجی هەرکەس کەمەندا بوو ئیدی پێویستی پێ بزە بدوایە ئێمە ڕۆژانە کە تەلەفۆنەکەین بۆ ئەو کەسانەی کە لامانە ناوەکانیان لامانە زۆر کەسیان ئەلحەمدولیلا کە ڕۆحێکی وا جوانیان هەیە هەڵوێستیان هەیە ئەڵێ من پێویستم بەو بڕە هاوکاریە نییە سوپاس بەخوا بیەن بە کەسێک کە لە من زەڕورتریانی زۆر ئەوە من دڵخۆش ئەکا ڕاستە ئێمە کە هاوکاریەک وەرئەگرین سەردانی شوێنەکانەکەین بە ناوی کەمەندامانەوە وەری ئەگرین کە تەلەفۆن بۆ کەمەندامەکە ئەەکەی ئەڵێ سوپاس بۆخوا من پێویستم نییە بیا بە کەسێکی تر ڕاستە هەموو کەمەندامێک پێویستی بەوە نییە بەس ئەتوانین بڵێن زۆرترینیان پێویستی پێیەتی بەپێی ئەو داتانەی هەیە لە ١٠ کۆمەڵگا خاوەن پێداویستی تایبەتە لە ١٨ بۆدا خاوەن پێداویستی تایبەتە بەپێی ئەو ڕێنمایانەی کە لە وەزارەت هەیە ئەو پلەبەندەی کە دانراوە بۆ تەشخیصکردنی کەسی کەمەندام ئەو ڕێژەیە ئەتوانین بڵێن لەو لە ١٨ کە هەیە یا بۆدەیە توانین بڵێن لە ١06 پێویستی پێیەتی لە ١06 لە کەمەندامان پێویستی بەو بڕە هاوکاریە هەیە لەبەرەوەی کەمەندامان بەداخەوە ئێمە زۆر هەوڵ ئەین کە چاوەڕی دەستی کەس نەکەن بتوانن لەسەر دەست و ماندووبوونی خۆیان بژین بەس بەڵام بەداخەوە تا ئێستا تێڕوانینی کۆمەلگا ئەوە نییە بۆ کەمەندام کە بتوانێت کۆمپانیایەکی هەیە چەند کەسێک لە ستافەکەی کەمەندام بێت یان ئەو شوێنانەی کە هەیە بەداخەوە بەپێی یاسا دیاری کراوە بەداخەوە وەکو یاساکانی ترکە جێبەجێ ناکرێ و لە کەرتی تایبەتیش زۆر کەم ئەو ڕێژەیە جێبەجێ پێنجی دامەزراوەکان دەبێت پێم وایە کارمەندی کەمەندام بەڵێ بەس بەداخەوە من خۆم وەکو دەرچوویەکی زانکۆ کە تا ئێستا دانەمەزراوم بە دوو بڕوانامەوە بە دوواداچوونم کردو بۆ ئەو ڕێژەیە بەداخەوە ئەوە نەبووە لە 105 بەپێی یاساکە لە 105 بەس جێبەجێ نەکراوە و بۆ
بۆ کەرتی گشتیش لە کەرتی تایبەت لە 102 ئەویش بە هەمان شێوە یعنی کەس خاوەن کۆمپانیایەک پێی خۆشە کە لە ڕەمەزانێکە لە مناسبەیەکا بێت لە لای ئاساییە بڕێکی زۆر هاوکاری بکە زەکاتێ باتێ بەس ئامادەی ئەوەی تیانە کەسێکی کەمەندام بەرێت لە کۆمپانیاکەی خۆی کاری پێ بکە ینی تۆرە ژیانی کەمەندامێک بە بەردەوامی بگۆڕە نەک بیت خێر و زەکات و سەدەقەی خۆت و ینی گەورەکردنی خۆت بەسەر کەمەندامێکە ئەو دیدە لاوازە نییەکەوە هەستەکەن کە کەسی خاوەن پێداویستی تایبەت توانایی بەڕێوەبردننی کاروباری نییە ینی هۆکارەکە لەوەیە کە خاوەن کۆمپانیاگان خاوەن کەرتێکی تایبەت دیدی بۆ خاوەن پێداویستی تایبەت دیدێکی لاوازە وانە یان هۆکارەکەوەیە کە ئێوە وەکو ڕێکخراوەکان نەچوونەتە ناو کەرتی تایبەتەوە یەک بە یەکیان سەردانیان بکەن کە پێویستە چاودێریان بن ئەتوانم بڵێم هەردوو قسەکەی تۆ دروستە لەبەر ئەوەی دیدی کۆمەلگا تا ئێستا تەندروست نییە بەرامبەر بە کەسانی کەمەندام هەمیشە لە هەموو ئیشوکارەکانە ترسێکی هەیە بەرامبەر کەسی کەمەندام ئایا توانێت ئەو ئەرکەی پێی ئەسپێرم جێبەجێ بکە بەداخەوە من پێیان ئەڵێم کە ئەتوانن کەمەندامان ئەو ئەرکەی پێیان ئەسپێرێ لە توانیان هەیە چۆن نمونەمانەیە کەمەندامان هەیە دکتۆرای هەیە ماستەری هەیە عنی بە وەزعێکی زۆر ناخۆش توانیوێتی خۆناغەکانی خوێندن تەواو بکە ببێ بە خاوەنی بڕوانامەی ماستەر و بەکالۆریۆس و دکتۆرا و عنی کەسانی زۆر بەتوانایتیایە ئەمە لایەنێک کە ئەگەڕێتەوە بۆ دیدی کۆمەلگا و لایەنێکی تر کەم تەرخەمی هەنێک لە ڕێکخراوەکان بەداخەوە کە هەدەفیان ئەوە نییە ڕوویەکی جوانی کەمەندام پیشان بن هەمیشە کەمەندامیان کردووە بە سلعەیەک بۆ بەخێوکردنی خۆیان بۆ ناوزڕاندن و ناو پیاکردنی خۆیان زۆر ڕێکخراوانە هەر ئەوانی تایبەتبەندن بە بەڵێ من سەرەتا پێم وتم کۆمەڵی ڕۆژ هیچ کادەمکارانەی پێخۆش نەبووە ئێمە هەوڵمان ناوە کەمەندامێک بێنین لە ڕووی وەرزشیەوە پەرەی پێبین چەند کەمەندامێکمان هەیە بەتەڵی عێراقن لە ڕووی وەرزشیەوە چەند کەسانێکمان هەیە خاوەنی بەهرەی جوانن شێوەکارن تو ئەتوانێت بە دەست و پەنجەکانی خۆی کاری درومان بکە و بژێوی خێزانەکەی پێیا بکە ئێمە کارمان لەسەر ئەوە کردووە ئەو کاری کە ئێمە کەم تەرخەمیمان تیا کردبێ و لاوازترین کار بێ لە لای ئێمە ئەم پیاکردنی هاوکاری و بابەتانە بووە ینی ویستمانە کەمەندامێکی بەرهەمهێنەر دروست بکەین بەس بەڵام بەداخەوە هەنێک ڕێکخراو کەمەندامیان کردووە بە سلعەیەک ئەیانەوێ لە هەموو کەناڵە ڕاگەیاندنەکان هەنێک لە کەناڵەکان ئەیانوێ ئەتوی خەڵک بجۆڵێنن بۆ ئەوەی بینەری خۆیان زیاد بکەن یەت هەموو سڕەکانی کەمەندامێک لەسەر شاشەیەک ڕووماڵەکە قاچەسناعەکەی کە ئەو مافی خۆیەتی بیپارێزێ و خۆشی ئەوێ نایەوێ دەری خات یعنی بەس بەڵام بەداخەوە کەناڵەکانی ڕاگەیاندن هەنێکیان یەن کار لەسەر ئەوە ئەکەن ئەتوی خەڵک بجۆڵێنن تەرکیز بخاتە سەر ئەو گرفتەی کە ئەو کەسە کەمەندامە هەیەی بۆی پڕبینەرتر بێت یان هەنێک ڕێکخراو بۆ ئەوەی زیاتر بناسرێ بەداخەوە یعنی هەنێک ڕێکخراوی کەمەندامان هەیە ئەتوانم بڵێم من پێم باشە ناویان بگۆڕن بە کۆمپانیا ئەنی لەبەر ئەوەی ڕێک تیجارەت بە کەمەندامانەوە ئەکەن بۆ باوەڕت وایە هاوکاری کە کۆکرێتەوە لەو ڕێگەی و لەو ڕێکخراوانەوە بۆ کەمەندامان وەکو خۆی ناگاتە دەستی کەمەندامەکان ئەتوانم بڵێم بەڵێ پەنجەکانی دەست هەمووی وەکو یەک نییە ڕێکخراوە کەمەندامیەکانیش وەکو یەک نین هەنێکیان زۆر بە ئامانەتەوە ئەو هاوکاری ئەگەیەن نەماڵی کەسە کەمەندامەکە هەمانە بەداخەوە ئێمە لەلایەن ئەو کەسانەی کە هاوکاریەکان ئەگەیەنێن کە هاتوونەتە لامان گلەی ئەوەیان کردوتوانە هەنێک ڕێکخراو خواردنەکان ئەباتە کۆگاکانیاوە هەڵی ئەگرێ عنی بەداخەوە ئێمە من وەکو خۆم کە سەرپەرشتی ئەم کارە ئەەکەم لە کۆمەڵەی ڕۆژە بە برادران متووە نامەوێت دەنگێک برنج لە کۆمەڵی ڕۆژا بمێنێتەوە ئەبێت چ بەرهەمێک هاتە کۆمەڵی ڕۆژ لەم کاتەیە کە خەڵک پێویستی پێێتی بتوانین بیگەین بەردەرگای ماڵەکان ئەسمەرخان ئەمە لە ڕێگەی خێرخوازەوە کە دێتەوە بەم شێوازەدا بەشیەکەن حکوومەت لە ماوەی ڕابردوودا لە چەند ڕۆژی چەند هەفتەی ڕابردوودا بانگەشەوەی کرد با خەڵکی خێرخواز هاوکاریەکانیان بێنێ بۆ حکوومەت بە شێوازێکی
زۆر دادپەروەر بەسەر خەڵکا دابەشی دەکات ئەوە خەریکە کەرنتینە و خەریکە قەدەغیات و چۆش تەواوە بێت و خەڵک بچێتەوە سەرکار و کەسابەتی خۆی لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە چیتان پێگەشتووە لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە پێتانەڵێم دەنکێک برنج 250 دینار نەهاتۆتە ڕێکخراوەکانەوە ئەتوانم وەکو ڕێکخراوی کۆمەڵی ڕۆژ ئەو قسەیە بکەم دەنکێک برنج 250 دیناری حکوومەتی هەرێمی کوردستان نەهاتۆتە کۆمەڵی ڕۆژەوە جگەلەوەی بە هەوڵی خۆمان لەلایەن فراکسیۆنەکانەوە لەلایەن سەرمایەدارەکانەوە کۆمپانیاکانەوە گەشتۆتە لامان و کۆمەڵێک کەسی خۆبەخش بە تۆمبیلی خۆیان هاوکاریان کردوین گەیاندومانەتە بەر دەرگای ماڵەکان بە ڕێز و پرشکۆوە هاوکاری ئەو خێزانەمان کردو و دڵنەواییەکی باشمان ناوەتەوە کە ئیشەڵڵا ئەم وەزعاتەیە پەڕێ و بە شێوازێک کە ڕێنمایی تەندروستیمان کردووە هەر چاولێکردنێک لە ئێمە بەو شێوازەی کە پەیڕەوی هەموو ڕێنمایە تەندروستیەکان ئەەکەین پێمان وتون کە ئەوانش ڕێنماییەکان جێبەجێ بکەن و خستومانەتە بەر دەرگای ماڵەکان بەس وەکو حکوومەت هیچ شتێک وە پارێزگاش ئەوەی پشتڕاست کردوتەوە کە سلێمانی هیچ شتێکی حکوومەتی هەرێم نەهاتۆتە ناو هیچ هاوکاریکی نەکەسمەخان کەواتە حکوومەتی یان خێڵکی خێرخواز چۆن هاوکاری کەمەندامان بکات لە کاتێکا تۆ گومانت لەسەر هەندێک ڕێکخراو دروست کرد ئەمە یەک دوو ئایا بەڕێبەتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی هیچ چاودێریەکی ئەم ڕێکخراوانە ناکات و بەتایبەتی لەم دۆخەیە ڕۆڵی بەڕێبەتیەکە چۆن بووە لەگەڵ خاوەن پێداویستە تایبەتەکاندا بەڵێ ئەو زروفە کە دروست بوو زۆر لە ناکاو بوو بۆ کوردستان دوای ئەوەی کە ڕێکخراوە کەمەندامیەکان بانگەشەی ئەوەیان کرد کە پێویستیان بە هاوکاریە سەرمایەداران خۆیان هەنێکیان تەلەفۆنیان بۆ ڕێکخراوە کەمەندامیەکان کردیان لەلایەن ڕێکخراوە کەمەندامیەکانەوە تەلەفۆن بۆ ئەو کەسانەکە کراکە هاوکاری بکەن وەلەو کاتەیە کە هەموو دەوام و هەموو شوێنەکان وەستا بوو وەکو بەڕێوەبەراتی چاودێری کۆمەڵایەتی و وەزارەتی کار هیچ دەستێکی نەبوو لەم کارەیە ڕێکخراوەکان و سەرمایەدارەکان خۆیان ئەم کارەیان کرد و دواتر کە تۆزێک وەزعەکە ئەهۆن بۆیەوە بینرا کە هاوکاریەکان زۆرن ڕۆ لە ڕێکخراوەکانەکەن ویستیان بۆ ئەوەی کە کەمەندامێک دووجار سوودمەند نەبێ و کەمەندامێک هەبێ هیچ سوودمەند نەبێ ینی کەمەندامی وا هەیە لە دەمی خۆیەوە وتوێتی لە 4 شوێن وەرم گرتووە لەبەرەوەی ڕێکخراوەکان هەر کەسێک مافی ئەوەی هەیە ئەندام بێ لە ڕێکخراوێک من ناتوانم لێ پێچینەوەی لەو کەسە بکەم کە لە ڕێکخراوێکی تر ئەندامە و ئێمە داتایەکی وردی وامانلانیە کە بتوانین بزانین ئەم کەم ئەندامە لە چه ڕێکخراوێکی ترە ئەوە دروست ئەبێ بەڕێوەبەراتی چاودێری کۆمەڵایەتی ویستی ئەم کارە نەهێڵێ کە کەمەندام هەمووی بە یەکسانی ئەو هاوکاریە وەربگرێ بەڵام بەداخەوە کارەکەش لە لای ئەوان نەماوە ئێستا لە پارێزگای سلێمانیە کۆمەکەکان چوونەتە ئەوێ هیچ شتێکمان لەلایەن پارێزگاوە بەدەست نەگەشتووە جگەلەوەی کە بە هەوڵی خۆمان پەیامان کردووە و زۆر جار ئەوە نە ئەرکەکەیان قورس کردووە بۆ هەنێک لە سەرمایەدارەکان کە ئەبێ بیباتە پارێزگایانی کە کەسەکە پێی خۆش بووە و توێتی من حەزەکەم خۆم بێم لەگەڵتان ماڵ بە ماڵ سەردانیان بکەم حەزەکەم مۆزیان ببینم بۆ ئەوەی لە داهاتووە بتوانم هاوکاریان بکەم یعنی ئێمە زۆر کەسمان بردووە پاکێتێکی خۆراکمان پێ بووە کە چوو وەزعی ماڵەکەی بینیوە بەڵێ نیاوە سەردانی بکاتەوە یعنی هەوڵیاوە هاوکاریکی باشتر لە ڕێی کەسەکانی ترەوە بگاتە دەستی هەدەفی ئێمە وەکو ڕێکخراوەکان کە بردننی کەسی سەرمایەدار بۆ بینینی زروفی کەمەندام ئەوەیە کە بتوانن زیاتر هاوکاریان بکەن خۆیان وەزعەکە ببینن ئێمە ئەوە بوا کارمان کردووە بەڵام بەداخەوە هەنێک ڕێکخراو کە بۆ شێوازە کاری نەکردووە خۆیان هاوکاریەکانیان وەرگرتو و تا چەندا بەشیان کردووە ئەو پرسیارە ئەبێ لە خۆیان بکرێ و من هاتوون باسی کۆمەڵەکەی خۆمەکەم کە بەم شێوازە کارمان کردو و ئەلحەمدولیلا زۆر سەرکەوتوو بووین لەوەچێ ڕێژەیەکی زۆر کەممان بەردەست کەوتبێ لە چاو هەنێک ڕێکخراوی ترە بەس توانیمانە بە مستاقیەتەوە بیبینە بەر دەرگای کەسەکە مندامەکان و چاودێری کۆمەڵایەتی ئێمە ئاگامان لە یەکتراوە زۆر جار کە گرفتێک توش ئەبێت لە توانای ڕێکخراوەکانانە ئێمە پەیوەندی بە بەڕێوەبەراتی چاودێریەوەکەین و بەڕێز کاک عومەر گوڵپی کە
لێرەوە سڵاو ڕێزم هەیە بۆی دەستی ماندووبوونی ئەگوشم بەڕاستی کەسێکی ماندووە و هیچ کات خۆی نادزێتەوە لەو کارانەی کە پێویستە بۆ کەمەندامانی بکات یەکسەر پەیوەندی پێوەکەین و هەنێک ڕێکار هەیە ئەگرینە بەر و هەمیشە لە هەماهەنگیان بەیەکەوە بەس وەکو حکومەت وەکو پارێزگا هیچ هاوکاریەکی ڕێکخراوی کۆمەڵەی ڕۆژی نەکردو. بەڵێ زۆر سپاس بۆ خاتوو ئەسمەستەر ئەندامی دەسەی باڵای کۆمەڵەی ڕۆژ لەم تەوەرە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. سپاس خاتونی بەڕێز. بینەرانی عزیز دەچینە لای چەند ڕێنماییەکی تەندروستی لەسەر کۆرۆنا چونکە پێویستە تا ئێستش و تا ئاگدارکردنەوەی داهاتوو کە لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە بڵاو دەبێتەوە ئێمە بەبەردەوام پابند بین بە ڕێنماییە تەندروستیەکانەوە دەچینە لای چەند ڕێنماییەک و دەگەڕێنەوە لاتان. ڤایرۆسی کۆرۆنای نوێ کۆڤید-19 چییە؟ ڤایرۆسەکە بۆ یەکەم جار لە شاری ووهان لە چین سەری هەڵداو دواتر لە ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڵاو بووە. نیشانەکانی ڤایرۆسەکە هەناسەتەنگی و هەوکردنی قورگ و لوتە. سەرەتا ڤایرۆسەکە لە ئاژەڵەوە سەری هەڵدا و گوازراوەتەوە بۆ مرۆڤ. گواستنەوەی ئەم ڤایرۆسە لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر دەبێت لە ڕێگەی پەیوەندی ڕاستەوخۆ و پریشکی پشبین و کۆکا. نیشانەکانی ڤایرۆسەکە بریتین لە بەرزبوونەوەی پلەی گەرمی جەستە، کۆکا، هەناسەی توند و ڕەنگە هەوکردنی سیەکانیشی بەدواوە بێت. چۆن دەتوانین خۆمان لە ڤایرۆسی کۆرۆنای نوێ بپارێزین؟ دەستشوشتن بە ئاو و سابوون هەر جارێک بۆ ماوەی 20 بۆ 30 چرکە. داپۆشینی دەم و لووت لە کاتی پژمین، باشکوڵاندنی گۆشت و هێلکە، دوورکەوتنەوە لە هەر کەسێک کە کۆکە و پژمینی هەبێت، خۆ بە دوورگرتن لە شوێنە قەرەباڵغ و داخراوەکان، لە کاتی هەستکردن بە هەر یەکێک لە نیشانەکانی ئەم ڤایرۆسە، سەردانی نزیکترین بنکەی تەندروستی بکە. لە کاتی گەشتکردن ئەم ڕێنمایانە جێبەجێ بکە. بەکارهێنانی ماسکی دروست لە کاتی گەشتکردن، دەست نەدان لە دەسکی دەرگا و دیوار، لە کاتی ڕیزگرتن دوور بۆستن لەو کەسانەی لە دەورتانن، بەردەوام بەکارهێنانی پاکشکەرەوەی دەست بە هیوای تەندروستی باش بۆ هەمووان. بەڵە بەڕێزان جەلال وابزانم گەشتینە کۆتایی دەرفەتیش نەما بۆ هیوای گشت بەرگە و بابەتەکانمان جێگەی ڕەزامەندی گشت بینەرانی خۆشەویست بێ بۆ هیوای هەموو لایەکیش بە تەندروستی ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەن وەکو لە سەرەتاشا باسمان کرد ماوەیەکی زۆر کورتمانمەوە ماوەیەکی زۆریشمان بەڕێ کردووە ئەمما و کورتەش خۆمان بگرین ڕێنمایەکان وەکو خۆی جێبەجێکەین بەڵێ دۆخەکە لەژێر کۆنتڕۆڵایە بەڵام بۆی کۆنتڕۆڵتر بکرێت و نەمێنێت پێویستە پابند بین. تا بەرنامەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین سپاس بۆ بینەریتان ماڵتانەوە خواتان لەگەڵ.